دەربڕینی هەڵوێستی نیشتیمانی لە دەرەوەی بەرژەوەندی حیزبایەتی یەکێک بووە لە استراتیژی کاری فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان لە ماوەی 2 ساڵی تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان وەک جێبەجێکردنی سیاسەتی گشتی کۆمەڵی ئیسلامی کوردستان. فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن لەسەر پرسی تۆپباران و لەشکرکێشی وڵاتانی دراوسێ بۆ سەر خاک و خەڵکی هەرێمی کوردستان هەڵوێستی نیشتیمانی خۆی لە بەرژەوەندی خەڵک و قەوارەی دەستووری هەرێمی کوردستان دەربڕیوە و لە ئارشیفی خۆیدا وەک بەڵگەنامە پاراستوێتی. یەکێک لەو پرسانەی بەلای کۆمەڵی ئیسلامی کوردستان و فراکسیۆنەکەیەوە وەک خەتەرێکی گەورە لەسەر سەروەری خەڵک و سەلامەتی خەڵکەکەی تەماشاکراوە. ئەو دەستدرێژی و بردومانە بەردەوامانە بووە کە هەریەکە لە تورکیا و ئێران لە ناوچە و گوندە سنووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو دوو وڵاتە ئەنجامیان داوە. لەوبارەیەوە و لە وتارێکیدا کە لە پەرلەمانی کوردستان پێشکەشی دەکا، عەبدولسار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان هەڵوێستی فراکسیۆن و حیزبەکەشی ڕادەگەێنێت و دەڵێ ئێمە بەڕوون و ڕاشکاوی ئیدانەی دەستدرێژی سوپای تورکیا و بەزاندنی سنووری ڕۆژاوای کوردستانەکەین و ئەمە بە پێچەوانەی هەموو عورف و یاسا نێودەوڵەتیەکان دەزانین. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی زۆر بەڕوون و ڕاشکاوی ئیدانەی لەشکرکێشی سوپای تورکیا و بەزاندنی سنووری ڕۆژاوای کوردستان دەکەین کەمە پێچەوانەی هەموو عورف و یاسا نێودەوڵەتیەکانە و هەروەها زۆر بەتوندی ئیدانەی کوشتنی منداڵ و ژن و خەڵکی مەدەنی دەکەین کە دیارە ئەمەش بە پێی یاسا و عورفی نێودەوڵەتی ڕێگە پێنەدراوە، بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر لە خەڵکی بێتاوان کە شەڕکەر نین لەم شەڕە دژوارەدا بوون بە قوربانی. ئەم هەڵوێستە نیشتیمانی فراکسیۆنی کۆمەڵ لە کاتێکدایە کە حیزبە دەسەڵاتدارەکان بۆ مانەوەی خۆیان و پاراستنی دەسەڵاتیان پەلکێشی سوپای بێگانەیان کردووە و بوونی بارەگای سوپای تورکیا و بنکە و مۆڵگەی هەواڵگری وڵاتانی دراوسێ بە ئاشکرا و بە قوڵایی دەیان کیلۆمەتر لە ناو خاکی هەرێمی کوردستان حاڵەتێکی بەرجەستە و بینراوە و لە هەر لەشکرکێشیەکی ئەو دەوڵەتانشدا بە تایبەتیش تورکیا بەرپرسێکی حیزبی پێشیان کەوتووە و بەشێک لەوانەشی کە پێ سوپای بێگانە کەوتبوون و هاتبوونە ناو هەرێمی کوردستان ئێستا پەرلەمانتارن لە پەرلەمانی کوردستان. دژی دەستگیرکردنی چالاکوان و ڕۆژنامەنووسان، فراکسیۆنی کۆمەڵ و پەرلەمانتارەکانی دەنگی خۆیان خستوەتە پاڵ و دەنگە ناڕازیانەی داوای ڕاگررتنی ئەو ڕەشبگیریە دەکەن و بۆ ئەو مەبەستەش هەر یاداشتێک لە پەرلەمان هاتبێتە بەردەستیان بۆ بەرگری لە ماف و ئازادیەکانی خەڵک بەبێ گوێدانە ئینتیما و لایەنگری حیزبی وەک هەڵوێستێکی نیشتیمانی واژویان کردووە کە دیارترینیان داوای ئازادکردنی چالاکوانانی دەڤەری بادینان و ڕاگررتنی ڕەشبگیریە لەو ناوچەیە. پرسی گەنمی جوتیاران و شایستە داراییەکانی جوتیاران کە ساڵانێکی زۆرە بەهۆی بێباکی و خەمساردی حکوومەتی هەرێمەوە لەلایەن بەغداوە نەنێردراوە. شاندی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە دوایین سەردانیان بۆ بەغدا و لەگەڵ هەریەک لە سەرۆکۆمار و سەرۆکوەزیرانی عێراق باسی دەکەن. لەو سەردانەی شاندەکەی کۆمەڵی ئیسلامیدا بۆ بەغداد، عەبدولسار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئەندامی شاندەکە دەبێت و هەر لەوێ داوە لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقەکە کە پارەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان کە تا ئێستا خەرج نەکراوە وەک مافێکی سەرەتایی خۆیان بۆیان خەرج بکرێت و دوای سەردانەکەش بەغدا پارەی گەنمی جوتیارانی ڕەوانە کرد و بەسەر جوتیاراندا دابەشکرا. لە بابەتی مامەڵەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و پرسی پەیوەندیەکان و دۆسی دانوستانەکان، فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان لە ماوەی ئەم 2 ساڵەدا پێداگری لەسەر ئەوە کردووە کە دەستەیەکی دانوستانی نیشتیمانی هەبێ لەگەڵ بەغدا بۆ ئەوەی هەم ئاشکرا و شەفاف بێ، هەم دوور بێ لە ئەجێندا و خواستی حیزبی و ئەم داواکاریەشان چەندین جار بە بەرپرسانی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان گەیاندووە. پشتگوێخستنی ئەم داواکاری فراکسیۆنی کۆمەڵ بۆتە هۆی ئەوەی کە بەردەوام حکوومەتی هەرێم و حیزبە دەسەڵاتدارەکان شاندی دانوستان و گفتوگۆ دەنێرنە بەغدا، بەڵام نە پەرلەمان و نە خەڵکی کوردستانیش نازانن بۆچی دەچن و لەسەر چی گفتوگۆ دەکەن و بەچی گەیشتون و کەی کێشەکان چارەسەر دەبن و تاکەی ئەم کێشانە بەردەوام دەبن. دید و تێڕوانینی فراکسیۆنی کۆمەڵ بە تایبەتیش لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کارکردنی نیشتیمانیانە بووە بە ئاراستەی بەدیهێنانی خواسەکانی خەڵک و چارەسەرکردنی گرفتەکان و بۆ ئەو مەبەستەش لە کاتی هاتنە پێشەوەی هەر پرسێک کە پەیوەندی بە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان و کەرامەتی خەڵکەکەیەوە هەبوو بێ، فراکسیۆنی کۆمەڵ هاوکاری و هەمانگی و هاوپەیمانی لەگەڵ ئەوانی دیکەدا کردووە. لەو پێناوەشدا کار و هەڵوێستی هاوبەشی لەگەڵ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن تەنانەت لەگەڵ پەرلەمانتارانی دەسەڵاتیش لەو پرس و بابەتانەی کە پەیوەندی بە سەروەری و سەلامەتی خەڵک و خاکی هەرێمی کوردستانەوە هەبوو بێ ئەنجام داوە و دروستکردنی جۆرێک لە کۆدەنگی لە هەندێ بابەت کە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ پێی هەساوە
ئاماژەی ئەو نیشتیمانی بوونەیە کە کۆمەڵ و فراکسیۆنەکەی لەم 2 ساڵەدا لە پەرلەمان کاریان لەسەر کردووە.